هونەرمەندە و هەمووان بەهۆی باڵەبانەکەی دەستیەوە پێی ئاشنا بوون. لە دوای ساڵێک هێشتا بکوژانی ئەم هونەرمەندە نەدۆزراونەتەوە و هۆکاری کوشتنەکەشی ئاشکرا نەکراوە. جوانڕۆ کەریم باڵەبان لە ئێوارەی 21 مانگی حوزەیرانی ساڵی پاردا لە کاتێکدا کە لە دەوامدایە بە هاوڕێکانی دەڵێت کە دەچێت بۆ نان خواردن، بەڵام کە دەڕوات ناگەڕێتەوە. هاوڕێکانی زۆر بەدوایدا دەگەڕێن، بەڵام لە بەرەبەیانی ڕۆژی دواتردا پۆلیس بەدەستبەستراوی و بە کوژراوی لە گوندی پەلکەڕەشی نزیک دێگەڵا دەیدۆزنەوە. خێزانەکەی نیگەرانن لەوەی تاوەکو ئێستا لایەنی پەیوەندیدار بکوژانی جوانڕۆیان نەدۆزیوەتەوە. ئەم لە زۆربەی سەرکردەکانە هەر لە ئیبراهیم محمەد تا مام جەلالەوە سەلام جەنازەی پێشکەش کردووە، بەڵام یەک سەرکردە لە کاتی بەخواستخواردنیە هەم لە تازەیە هەم لە چلەکەیدا ئامادە نەبوون. بەڕاستی ئەمە جێگەیشی نائومێدی بۆ ئێمە، یعنی ئەم کەسەمان کەسێکی گەورە بۆ بۆچیوە بەو شێوە پەراوێستراوە. بۆیە داواکارم لە حکوومەت و هەرێمی کوردستان و ئاسایش و پۆلیسی هەولێر بە زووترین کات بکەران و تاوانبارانی ئەم کارە خێزەوەنە بە سوودی کات بگیرن. کۆمەڵەی هونەری میلی کوردستان و کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد و بەشێک لە هاوڕێیانی لە تیپی مۆسیقای جوقی سەربازی ساڵ یادی کۆچی دوایی ئەم هونەرمەندەیان بەرز ڕاگرت و داوایان کرد یاسا سەروەر بێت و ڕێگە نەداد بکوژان بە ئازادانە بسوڕێنەوە. باڵەبانێک بۆ دوجار کپ کرایەوە یا باڵەبانێک خەنچێنرا، باڵەبانێک تیرۆر کرا، بەڵامەوە بینن هەموو باڵەبانەکانی ئەو هونەرمەندە جوانە مەرگەیە کە بە دەستێکی غەدر هەتا ئێستا بکوژەکەی بە ئازادیە سوڕێتەوە. ئیتر لەسەر هەر شتێک بێ ممە یاسا لە وڵاتی ئێمە سەروەر بێ ئەو کەلوپەلەکانێتی ئەو هونەرمەندە هەم بە هونەرەکەی بە ئامێرەکانی خزمەتی کوردایەتی و ڕەسەنایەتی هونەری کوردی کردو. نەقیبی سندیکای هونەرمەندان دەڵێت لە هەوڵداین لە ڕێگەی پەیوەندیەکانمانەوە لەگەڵ وەزارەتی پێشمەرگەدا بکەرانی ئەم کارە دەستگیر بکەین. ئەگە جوانڕۆ کارمەندی وەزارەتی پێشمەرگە بووە لە کاتی داوامی فەرمیە لە وەزارەتی پێشمەرگە ئەم کارە ساتی بەسەر هاتۆ، بۆیە لایەنی یەکەم کە مدعین بەسەرەوە وەزارەتی پێشمەرگە. جوانڕۆ کەریم باڵەبان لە 1970 لە گەڕەکی وڵوبەی شاری سلێمانی لە خێزانێکی هەژاری سەر بە عەشیرەتی جاف لەدایک بووە. بەهۆی هەژاریەوە هەرزوو واز لە خوێندن دەهێنێت. لە تەمەنی منداڵیەوە خولیای هونەری هەبووە و ژەنیاری ئامێری باڵەبان بووە. لە ساڵی 90ەکانەوە خۆی و باڵەبانەکەی دەستی لە دانیشتە هونەرەکاندا دەردەکەوتن. لە ساڵی 1998 بووە بە ئەندامی کۆمەڵی هونەری کوردستان. پاش چەند ساڵێک بووە بە ئەندامی تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد و سندیکای هونەرمەندانی کوردستان. هەر لە سەرەتای دامەزراندنی تیپی مۆسیقای جوقی سەربازی فەرماندەی ئینزیباتی کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بوو، جوانڕۆ وەک پێشمەرگەیەکی موزیکسیار دامەزراوە. لە نیابەختیار وێزگە نیوس سلێمانی.